بەهۆی ئاستە بەرزەکەیانەوە وای کردووە کە لە زۆربەی پاڵەوانێتیە جیهانیەکان بانگێژنامەی فەرمیان بەدەست بگات. تیپی کاراتییانەی پێشمەرگەی سلێمانی لە بەشداریکردن و بەدەستهێنانی مەدالیا لە کوردستان و عێراق ئەو قۆناغی تێپەڕاندووە و لێستادا ڕکابەری لەگەڵ یاریزانەکانی جیهان دەکات و لە تازەترین ئامادەکاریشیدا لە وڵاتی تورکیا بەشداری پاڵەوانێتی کاراتی وەنی جیهان دەکات. ڕاهێنەری تیپەکەش باز لە ئامانجی تیپی کاراتییانی پێشمەرگەی سلێمانی دەکات و حەزیش دەکات یاریزانەکانی لەگەڵ پاڵەوانەکانی جیهاندا کێبڕکێ بکەن. بەدڵنیایی و ئامانجییانەی پێشمەرگە ئەوەیە کە کاراتی پێشمەرگە بە هەموو دنیا بناسنین ئێمە، یعنی ئێستێمە بە وڵاتە دەوروبەرەکانمان وەکو وڵاتەکانی خەلیج، وەکو وڵاتانی دەوروبەر وەکو ئێران و تورکیا، ئێمە یانی پێشمەرگە بانگێشنامەی ڕەسمیمان بۆیێت. ئەمە دیارە بەڕاستی ئیشی کراوە، دیارە ئەمە هەوڵەماندبوونی یاریزانان و ستافی ڕاهێنەران و ئیداری یانەکەمان وای کردووە کە ئێمە ئەو تیپانە بانگێش بکرێت. بەڵام خوشبەختانە یاریزانی ئێمە هیچ کەمینە لە یاریزانە باشەکان و یاریزانە مۆتەرەفەکانی دنیا. من وەکو ڕاهێنەری تیپەکە زۆر جار هەوڵم داوە کە لە بوتوڵاتێکی ئاوا زۆر قورس یاریزانانی ئێمە بەشدار بن بۆ ئەوە باشتر مستەوای خۆیان بناسن. تیپەکە لە کۆمەڵێک لە یاریزانانی کوڕان و کچان پێک هاتووە و یاریزانە کچەکانیش باز لەوە دەکەن کە هەز بەخۆشی دەکەن دوای دابڕانێکی زۆر لە پاڵەوانێتیە جیهانیەکان. ئێمە وەکو یاریزانانی نادی پێشمەرگە ئێستا لە مەشق قورئانەکانمان بەشداری ئەکەین بۆی بتوانین بەشداری پاڵەوانێتی جیهانی کاراتیوان بکەین لە وڵاتی تورکیا. تاوان هەز بەخۆشیێکی زۆر دەکەم لەبەرەوەی پێماوەیەکی زۆرە داپڕام لە ئاستی پاڵەوانێتیەکان، هەز بە خۆشێکی زۆرەکەم چکە بەشداری پاڵەوانێتیەکەم کە پاڵەوانێتێکی زۆر بەقەوەتە و زۆربەی یاریزانە عالەمەکان تیتا بەشداری ئەکەن و ئیشاءڵڵا ئێمە بە شێوەیەکی باش خۆمان ئامادەکردەوە تا بتوانین ئاستێکی باش پیشان بین. بەڵێ بێگومان میش بە ئاستێکی باش و ئیشاءڵڵا ئەتوانم بەشداری پاڵەوانێتەکان بکەم و هەرچەندە ماوەیەکی زۆر ئێمە داپڕین لە پاڵەوانێتەکان، بەڵام خۆشبەختانە ئەتوانین بەشداری بکەین لە ئاستی یاریزانە عالەمەکانە ببین. لەسەر ئاستی کوڕانیش پێشمەرگەکانی سلێمانی یەکەم جاریان نیە بەشداری پاڵەوانێتیە جیهانیەکان دەکەن و لە پاڵەوانێتی پێشوش کە لە وڵاتی ئیمارات ئەنجامدرا یاریزانێکی پێشمەرگەی سلێمانی پلەی سێمی جیهان بەدەست دێنێت و باز لە ئامانجیشیان لەم پاڵەوانێتی وڵاتی تورکیا دەکەن. ئەم ساڵێمە ئینشاڵڵا خۆمان ئامادەکردەوە بەشداری ئەەکەین. ساڵی پێشتر من بەشداری کاراتیوانم کرد، نەتیجەشم تێ هێناوە کە ئەمە یەکێکە لە بتوڵە عالەمیەکان. ئەم ساڵ کە بەقەوەتری ئەم بتوڵەیە کە لە تورکیا ئەکرێ خۆی لەوە بینێتەوە کە نزیکە بە وڵاتانی ئەوروپاوە و زۆربەی بەتەڵەکانی ئەوروپا بەشداری ئەم کاراتیوە ناگەن کە لە وڵاتی تورکیا ئەنجامە دەرێ. من بەڕاستی خۆم ئامادە کردوم بۆ ئەم پاڵەوانێتیەوە ئیشەڵڵا بۆ نازناوی گەوراش هەوڵەیەم و لە تمۆحی منە و عەشقی من بۆ یاریەکە هەموو کۆسپەکانی سەر ڕێگەم لا بردووە و ساڵانە 11 پاڵەوانێتی کاراتی وەنی جیهان ئەنجام دەدرێت و لە کۆتاییشدا لە هەر کێشێک دیاریزان سەر دەکەوێت بۆ ئۆلۆمپیاتی 2020 تۆکیۆ یابان. یاریزانێکی پێشمەرگەی سلێمانیش لێستادا چاوی لەوەیە کە بۆ یەکەم جار لە مێژووی کوردستان و عێراقدا سەرکەوێت بۆ ئۆلۆمپیاتی یابان. ئەردەڵا محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.